أذكر هنا يعني مسرحية في إحدى بلدان الشرق العربي حينما طالب ئەو ترسەی قەیس سەعید سەرۆک کۆماری تونس هەیبوو لەوەی دەستوری داهاتووی وڵاتەکەی گوێدرێژ بیخوا هاتە دی، بەڵام نەک ئەوەی ئاژەڵێک بیخوات، بەڵکو ئێستا پسپۆرێکی یاسایی دەستوری خۆی ژێرپێی خست و خواردی. نجتمع في هذه اللحظات التاريخية في تونس. لەم ناوچەیەی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەفریقا شتگەلی سەی ڕوودەدەن، وەک بڵێ دەبێ خەڵکی ئێرە هەر کەسانی خۆسەپێن و دیکتاتۆر بیان بن بەڕێوە، لە شوێنێک کەسێکی نەخوێندەوار و سەربازی دەستور و هەڵبژاردن پێشێل دەکات و پەرلەمان دادەخات، لە شوێنێکی دیکە پسپۆرێکی یاسایی دەستوری. هیچ کام لەم ڕووداوانە دوور لە پیلانگێڕی و دەستی دەرەکی نین، بە تایبەت ئیمارات و لە پشتی شێوە قەوارەی ئیسرائیل. کە مونسیف مەرزوقی سەرۆک کۆماری لە پێشووتری تونس ئیماراتی بە دوژمنی شۆڕش و پاڵبشتی کودەتاکان و عەبدوڵڵا نوفێسی بیریاری کۆیتیشی بە ئیسرائیلی کەندا و ناو دەبن. فلماذا تحشرون أنوفكم في شؤوننا ولماذا تتدخلون في انتخاباتنا ومتى ستكفون هەر ساڵێک لەمەوە بەربوو ئەندامێکی پەرلەمانی تونس لە هۆڵی پەرلەماندا بەدەنجێکی بەرز هاواری لە شێخەکانی ئیمارات دەکرد کە دەست لە سەریان هەڵگرن، دەیگوت ئێمە لە هەڵبژاردننی شاجوانی خوشتری ئێوە دەست وەرنادەین، لە شاجوانی بزنی ئێوە دەست وەرنادەین، دە ئێوە ژلود لە ژیانی ئێمە بەرنە دەریە. هەموو ئەوەی دەگوزارێ ئامانجی سەرەکی دوورخستنەوەی تاکە پارتی ئیسلامی ئەو وڵاتەیە لە گۆڕەپانی سیاسی کە پاش دەیان ساڵ قەدەغەی کاری سیاسی لە دوای شۆڕشەکانی بەهاری عەرەبیەوە بە قورسی هاتە ناو گۆڕەپانەکەەوە. ئێستا سەرۆکایەتی ناوەندی یاسادانانی ئەو وڵاتە و سەرۆکایەتی شارەوانی تونسی پایتەختی لە دەستە، هەڵبەت دوای ئەوەی بە چەند پیلانگێڕێکی پێشوو لە سەردەمی باجی قائید سبسی سەرۆکی کۆچکردووی ئەو وڵاتە نەتوانرا ئەو ئامانجیان بەدی بهێنرێت. دیڤید هێرست نووسەری بەریتانی جەخت دەکاتەوە لەوەی ئەوەی لە تونس ڕوو دەدات کودەتای تەواوەتیە و هیچی کەمتر نییە لەو کودەتایی تەموزی 2013 لە میسر بەسەر محەممەد مورسی و ئەو هەوڵی کودەتایی لە تەموزی 2016 لە تورکیا بەڕێوە چوو. هێرست کە مانگی ئایاری ئەم ساڵ لە میانی بەڵگەنامەیەکدا پیلانێکی سەرۆکۆماری تونسی بۆ کودەدا بەسەر پەرلەمان و حکوومەتدا بڵاو کردەوە، ئێستا دەڵێ قەیس سەعید لە ئێوارەی ڕۆژی یەکشەمەوە کوتومت ئەو پیلانەی جێبەجێ کردووە. بەپێی بەڵگەنامەیەکی مانگی 5 ئەم ساڵ قەیس سەعید بەنیاز بوو هەرێک لە هیشام مەیشی سەرۆک وەزیران و ڕاشید غەنووشی سەرۆکی پەرلەمان بانگێشتی گۆشکی قەرتاجە بکات و دواتر لەوێ دەست بەسەریان بکات و خالید یەحیا وەک کاربەڕێکەری وەزارەتی ناوخۆ دیاری بکات. نەگەر نووسەر و ڕۆژنامەنووس و کەسایەتیە بیانیەکان عەیاز بن عاشور یەکێک لە دیارترین مامۆستایانی یاسایی دەستوری تونس کە ڕۆڵێکی دیاری لە داڕشتنی پەیماننامەی قۆناغی ڕاگوزەر و دەستوری یاسای هەڵبژاردننی تونسی پێشوودا دیوە، پیاوێکی ئەلمانیشە و دۆست و لایەنگیری ئیسلامیەکانیش نییە، دەڵێ ئەوەی ڕوودەدات بە هەموو مانایەک کودەتایە، بەڵام بەداخەوە جۆن مەکینی سیناتۆری ئەمریکی لە ژیاندا نەماوە تا وەک چۆن کارەکەی سیسی میسری بە کودەدا ناوبرد تا بۆی تونسیش بڵێ ئەگەر ئەوەی وەک مراوی قیراندی و وەک مراویش ڕۆشت ئەوە هەر مراویە. أن أحافظ على استقلال تونس وسلامة ترابها وأن أحترم دستورها وتشريعها وأن أرعى مصالحها وأن ألتزم بالولاء لها.